بینەرانی عزیز مەمنون لەوە کە تا ئێستا لەگەڵمانن لە بەشە لە بەرنامەکە و توێژێکمە بێ لەگەڵ هاوڕێی ئیسماعیلی وەیسی ئەندامی کومیتەی کوردستان سەبارەت بە سونەتی ناسیۆنالیزم و ئەرکی کۆمۆنیستەکان. هەروەک ئاگادارن لەم ڕۆژانەیە لە ڕۆژانی ڕابردووە کۆمەڵێک لاوی دڵسۆز ئینسانی شەرافەتمەند کە ڕۆشتن بۆ یاریدانی تەبیعەت گیانیان لەدەستدا سووتان لە ئاگرەکەیە. 3 کەس لە لاوانی شۆڕژگێر وە مرۆڤدۆستی ئەم وڵاتە. جا بۆیەش کۆمەڵێک قسەی بە دوای خۆیان هێناوە لایەنە ناسیۆنالیستەکان ئەیانکەن بە شەهیدی خۆیان و شەهید نامرێڵێن و کۆمەڵی شعاری تر. لەگەڵ هاوڕێی ئیسماعیلی وەیسی ئەمێ ئەم مۆزوعە باسکەم کە ئەم سونەتە هیچیە و بۆچی ئەبێ لاوانی کوردستان خۆلی بپارێزن. هاوڕێی ئیسماعیلی سپاس دەکەم بۆ بەشداری لەم بەرنامەدا. سپاس بۆ ئێرە ساغی وەڵێژی احترامی ژنۆ بینن لەگەڵ محتەمەوە هاوکارانە تەلەڤیزیۆنە پەرتۆ فەرمووی لە خزمەتتان. من لە کورتەیەک لە قسەکانمان باسی ئەوم کرد کە بەداخەوە لە دوای گیانبەختکردنی ئەو لاوە عزیزانە ئێمە شاهدی ئەوەی کە بجووتنەوەیەکی ناسیۆنالیستی سونەتایەکی ناسیۆنالیستی زاڵە لە کاتی ئەسپەش دەرکردنیان و ناشتنیان لە سەر مەزارەکانیان شعارهای گەوترێتەوە کە سەر تاپا ناسیۆنالیستی و مەشاکلێکی واقعی بەدواوەیە. ئایا ئەمە جیخۆیەتی نەقد بکرێ یان نا و ڕوانگەی تۆ چیە بەرامبەر بەم مۆزوعە؟ بەڵێ بێ هیچ گونە شەک و تەردیدێ ضرورەتی هەست کە وێسڵا ئەو شعارە و ئەو سونەتگەلە ئێرتجاعیە سونەتایی کە وێسڵا بە نسبەت بە ئیمڕۆژەی جامعەی کوردستان کارە دواوە دوایێتەوە نەفتی دێتەوە. ئەمە شعار وێسڵا حەرەکەتێکی سیاسی تەسلیمگیریکی سیاسیە کە ئەم شعاراتە وەکۆ شەید نامێ شەیدی نیشتمان و مقەدەسکردنەوەی ئەم مەدووە مەسایلانە بە نسبەت ئاغشت لەگەڵ وێستا سونەت ئەقڵماندەی وێستا ئیجتیماعی و مەسەویە. عەلیرەغمەوە کە وێستا ئەو کەسانەی کاروە کە تۆ باست لێ کرد کە لە معرەفی بەحسەکە کە بۆ خاترەوە کە دفاع محیزیست کوژانەوەی ئاگر بۆەوەی کە مەسەن گەرێکی ئەمریکا کارێکن ومانە عەلیرەغمەوە کە مەسەن کە بە دەستخاڵی چوونە بەرامبەر وەزیەتێکی ئاوەهاوە کە ئینگلیزمانە ئەو خەتەراتی کە هەست کە خۆشبەختانە تەڵەپادەکەی لەوە فرەتێ نەبووگە چون حدود 70 زەخمی بوو و متەسفانە ئەو سێ نەفەری گیانیان باخ کردگا ئەوانە بێسڵا وەکو ئینسانهایی کە جێگەی ڕێزوی احترامن جێگەی ڕێزوی احترامن لەو بابەتۆ هیچ شک و تەردیدی نییە. بەڵام سونەتێکی ئەقڵماندەی ناسیۆنالیستی کە لە کوردستانە کە وجودی هەست کە وێستا ئاغشت لەگەڵ مەسەوە بۆ پەرەپێدان بەنەوەیەک لە دواکەوتووی بە خورافاتی کە لە جامعە وجودیەت بەدوو مەسایلێتی دەبەرەوە و ئەمە شێ بێ ئەوەی کە مەسەن جامعە بێ چلسی بێت وەم جۆرەشتانە وێستا وتمان بە مەزبەنیکردن لەگەڵ ئەو کەسانی کە گیانیان بەختکە جێگەی خۆی جێگە ڕێزوی احترامە و دوایەک دیگە فرسەت بێ کە باسکەین لەسەر ئەو قەزیە کە مشتەکە چەند مەدمیکی وەسیع چوون بۆ احترامگرتن بە احترام بەوانەوە کە وێستا لە خاکسپاریەکانە بەشداریان کرد هاودەریان کرد لەگەڵ خانەوادەی ئەم جۆرەشتانە و ئێمەش ئەمە وەکو حزبی حکومەتیست کۆمیتەی کوردستان ئەتلاعیەمان داگا و بێستا سەرخۆشیمان کردگا لەو وەزیەتە و حکومەتی ئیسلامیەمان محکوم کردگا کە بانی ئەساسی ئەم گیانبەختکردن ئەو ئینسانگەلە بووکە و هەر لەی شەو دووبارە لە خانەوادەکانیان سەرخۆشیەکەین لە دۆست و ئاشتیان ئەم جۆرەشتانە متەسفانە ئەمە گیانی لەرگەیەکە بەڵکی کە وێستا جمهوری ئیسلامی بانی ئەساسیەکەیە. بەڵام لەسەر چکردنەکەی کە بچینەوە کە ضرورەت بێت کە باسکەین تۆخۆ لە جامعە چەس بەرامبەر بەم وەزیەتە بۆشە بۆ کە جومش ناسیۆنالیستی لە کوردستانە ئەوە من تاکید دەکەم لەسەر مەسەلە متەسفانە جومشێکی مدڵنی شەهری نییە جومشێکی وێستا ئەقڵماندەی بەنەوەیەک دەها ساڵ لەمەوبەرە وێستا سونەتێکی فیۆدالیە دوای تلاشکە ئەو سونەتگەل ئەقڵماندەی ئیجتیماعیە بێت کە بەنەوەیەک کە هیچ بۆچوونێکی سیاسی مدڵن ئیمڕۆژە کە هەمزەمان و هەمگام
لەگەڵ پێشکەوتبوونی جامعەی کوردستانە وجودی بێت جامعەیەکی سکولار جامعەیەکی وزڵێن نیەسی و نهایەتە مەتەوەستەی بە مەجموع مەسایلێکی ئابەم شێوە وەنیا دەزیگەتن لە گیان بەڵکردن ئەو کەسانە جێگەی خۆیەتی و جامعەی جوا ئەو قضیە داوە و ئەو گەلێکە بە ئەهدافێکی سیاسی اجتماعیەوە کە هێژبوونی سیاسی اجتماعی خۆیان کات و ئیتر باقی مەجموع مەسائل تۆقعاتێکن لە جامعە چێت بەرامبەر بە حکومەت ئیسلامیەران دوایێتەوە تحت عنوان شەید نابێ شەیدی دوێ شەیدی نیشتمان و ئەم جۆرە شتانە پام نیشتمان جامعەی کوردستان جامعەیەکی تەبەقاتیە کە لەو بابەتەوە وە جومهوری ئیسلامی حەزەکە بە مەجموع مەسائلانە وەکە خارج لەو مەسەلە هیچ کارێتری نییە و هیچ احترازی تر هیچ تەوەقعی تر بەرامبەر بە جومهوری ئیسلامی بۆ بەستا سەروی سامان پیاکردن ئەوە مەسەن هەر ئیمڕۆ تەواشاکە مەسەن لە دوێکە چوارشەمە لە جەنگەڵەگەر ئاوای من مەریوان سنە ئاوایی بەدقڵ کە جەنگەڵهایەکی وەسیعی بەرووە لێنا ئەوەختە ئاگریتی چوڵگەم جۆرەشتانە جومهوری ئیسلامی غایبە لە منتەقەی پاوە لە ئاوای شەڕەکانە ئەوەتە جەنگەڵستان ئەو منتەقە ئاوێکی وەسێتی تووە و مردم ناچارە بەخاتین کەنومانە ئەوەتە کە مەجموعشی بیکوژنەوە خۆشبەختان دایسەی شەڵەفاتی پاس نەکرد یاگۆمانە بەڵام لە حالەکەتی ئەوها لە شاسنا کە هەزاران نەفەر کۆ بێتەوەمانە بۆ ڕێگرتن لە مەسلەی خاکسپاری ئەو کەسانی گیانیان بەڵکردگا هیچ نەوە بەخسێتر کە لەو بابەتەوە کە بێت تەوەخۆ بەرام بە جومهوری ئیسلامی مەترح کات جامعە بەسیج کات و فشار بێت بۆ جومهوری ئیسلامی نسبەت لە مەجموع مەسایلێکەوە بە مەسایل زیست محیطی و محیزیست ناوێت بێتە فاوت بێت هیچ بەخسی نییە جا ئەمە جێگەی خۆیەتی کە ئەگەر نەفت کردێتەوە و خالی لەو مەسەلە توقعاتێک کە لە جنبش چەپ و بێسا کۆمونیستی لە جامعەی کوردستانە وجودی است جنبشێکی مەلموسە جنبشێکی مەحسوسە کە بێسا چ تەوقعەیەکە کردێت کە چون ئەمە بە تۆ واقعی لە جامعە ئەگەر نەچیدە بەرابەر ئەم سنەت عەقڵمەندە ئیجتیماعیەوە تەئسیرات مخەرەب و منفیەکەی کە بەسا لە شێوەیە متفاوت ئەتوانێت خۆی ببینێ و بەزەرەر بێسا پێشڕەوی جامعە سووک بە منفعات حکومەتی ئیسلامی ئێران لە کولە تەواو بێت زۆر چاک هەڕێ ئیسماعیل ئەمە بینین کە کۆمونیستەکانیش تەبعەن لەو جامعەیە حوزوریان هەیە ئینسانهای چەپ سۆسیالیست کەسانێکە ڕەتیان بە سنەتی ناسیۆنالیزم و کوردایەتی و نییە بەڵکو ئینسان بۆیان ئەساسە بۆیان محتەرەمە و دڵیان بۆیە سووتێت بەبێ هەڵاواردن بەبێ جیاکردنەوەیان بە زمانیان بە ڕەگەزیان بە جنسیەتیان بە هەموو ئەمانە ئەرکو مەهامی ئەمان چییە لە وەها سەردەمێکە بۆچی مەسەلەن سات میشاکەی حیزبی دیموکراتی کوردستان ئێران ئیدعای کردووە کە یەکێک بەڕەسمەوە نیشانی داوە کە یەکێک لەمانە ئەندامی ئەوان بۆ لە یەکێ لە گیان بەخش کردوەکان چ زەرورەتێکی هەیە ئەمە بۆیان شەیدخۆریە ئایا ئەنەوێ بخوانیان بەم شەیدانەوە بەم بە ئیسلاحکە ناوی شەیدیان لێهێنن بەم گیان بەخکردوانەوە خوانی پێگەورە بکەنەوە چ دەلیلێکیە لەوەها شەرایطێکە ئەم حیزبە یەکێکەکە بە ئەندامی خۆی و لەولاتریش کۆمۆنیستەکان چه ئەرکێکیان لەسەر شانە چۆن بتوانن دەور و نەقش ببینن ئیفای نەقش بکەن کە کۆمەلگا بەو سەمتە نەڕوە هەرچە نازانم لەگەڵ ئەو هینەتا کە موافق بەمیانە ناسیۆنالیزم ژینێکی دەورانی فیئۆدالی نییە لە دەروەری سەرمایه‌داریشە سەرمایه‌داری نانی لێخوا کاری پێەکە و بۆ هەڵاواردنی ئینسان کەڵکی لێوەرەگرێت بەڵێ من منزوم سنەتێکە دێنەوە هاودیە لە دنیای ئیمڕۆژە بێسا سەرمایه‌داریە کە مەسەن منتەبق لەگەڵ کل ئەو بێسا مناسبات و کولەن ئەو مناسباتەیە کە دەبات ئیجتیماعی و لە جامعەی کوردستانە هەست نییە لەو سنەتەکەی هاوردگەوەیدا خۆ معلومە ئەم استفادەی سیاسی خۆی دەکەم منزورم ئەوە بوو بڵانە یەک مەسەلەی مشخصە کە لێرە کەروە باسی لێکرد کە کۆمونیستەکانیش جنبشی کۆمونیستی و چەپ فعالی کۆمونیستی و چەپ ئینسانای ئازادیخوا بەدەبێتەوە بە تۆر واقعی لەو وەزعیەتا وجودیان بووگە لەو مەراسمگەدا وجودیان بووگە بە ئێستا ئینیان کردگا بەڵام مەسەلەی کە لێرە باسی لێکردن کە مەسەلەی شەهید کە باس لێکرد بڵانێکی لە سنەتگەر بێسا قەومی مەسەبی ئەو بەسە بێسا شەهید پەروەریە کات
مقدس كنوي أو إنا وبيصير مقدس كنوي والشيء فالولي أو بحثي وسك مثلا هالشي فتذا كساني كبنوعي وابستبخو يعني ك بيصير جان بخبت أو حقانية خوي حقانية سياسية اجتماعية هي قال لك بجامعة مثلا بوشوا بسلمني تقول أنا كأجرني ونقل متفاوتي بينما بلام ويا إنسانكم كان فعالين يشبه كومونيستي كلو جامعة وجود يعني ناس إشارة ما كذا كجمش كومونيستي شبه جامعة كوزان جمش ملموسة محسوسة دواء بتوع كاملا جامعة نسبة لهم مثلا واقفة أحزاب وجريانات شبه كومونيستي دو جامعة فعالين يوا بإنسان هاي رهبران يوا شناخت الشدان أما خود الجنبش ناسيوناليستيش تعطيها عنواني كمصنع بين معنا نوكليكات والله من مسألة مشخصة جنبش ناسيوناليستي أو بطول متشكل سازمان يافته هدف منتل أشياء مجموعة مثلا كان سازمان يافته والله من جنبش الشاب وكومونيستي نسبة بقضية أو سازمان يافته جيا أو تقابل الجدي وأساسية كبطول سازمان يافته وهدف من دبود اجتماعية كيا كخوي سازمان بعد كمشي دبلان بل أو ها وظيفتي كوا أم خلا وجود يس مثلا قصر مثلا تو تواشاك هاد بمحسوك أو مثلا هاتبلو معناها كل أودم للساقنا مثلا لمثلا لاوان نوي كسيك بيصات كمان أو عادل نادي كمصينا كاتها باقي اشتكاني توجي أو قشت إمكاناتين سيارة عمادك معلومة سازمان يافتس كاركات حتما شب إنسان شبكان كهواء تو إشارة بيقول كمحور أساسي كان إنسانة دفاع الإنسان بيظل من بوست وزوان وفلان في سالم جلشتانا كينا كمان إنسان بإنسان شناسين وبلا بري بيصاب بشركان لو جامعة مثل تلاشكن حضوري أبوغا وممكن مثلا ده بس يشكدن جامعي بنابل بو قضية كمثلا بيتو معنا دس نخشيان بيت كجامعات كشوتن حتى أشان كمسائل كوا إحساسات شريف إنسانية كان الجوز وشلا بهاكيو منتا دسان قضية أبيني كل دواء وحركته لبعد اجتماعي كا هي شنو بحثي كمان نقصة توزع كان ما دام كنا بدو مثلا شيء كذا يكون مقدس يكون معنا وبرامج بالجمهورية الإسلامية هي شنو توقع مثلا كوجمهورية الإسلامية في خوشة كجمهورية الإسلامية باني أساسيا قضية كمثلا مصيبة مثلا الجامعة هاو الجوا جان بحث كدنا أو سنة فلا رواية مثلا بكين جمهورية الإسلامية مشروع جمهورية الإسلامية ومد بعض وداتوا والله توقيت شبه كومونيست تو الناسيوناليزم هو هنيا شون أو قرية كمثلا خواني شان بعد حتى كان باولوجي كده جمهورية الإسلامية كان بس لو نبيتهم جلست أنا وخوان للجمش وللسنة كعبينين متى باختلافات وكيان أنا بعد اجتماعية كيوا والبسالة الدراسات السياسية كبنوا أي باش كمتواني بشتركة والله شبه كومونيشة شبه كوموني نسبة بقضية حتى لدواء حركتها وإيسي تنيا درسي كانتوان دو مسألة بيجريت أمر وشنو بيتوا أوان متشكل سازمان يافتن چونش نفتم قاعد الشوائك وتيانا أوان جو فزاي كان وافرام كدو شبه كوموني تواني خوانواني كات تبعتن هيكات قطعا هيكات باشا شون هدفي وسا كبيجي قشت كل دايتي وبلايتي جامعة كردستان قشتي كل دا جامعة كي طبقاتينيا بلا بلايتي أزادي خوازي ثانية شوفوا كومونيستي ثانية أو وقتها بناو كل دايتي أو واحد دبا سياسي وقال لك والسنة الاجتماعية وتحمل جاب الجامعة تلاشقات جاب بلا بقوا مثلا إما بيت درسي اللي بقين مسألة ضرورية كوجودية سازمان پیدا کردن متشکل بون هدف من عمل کردن وآگاهانه پدیدن به سنتهای که مثلا لو جامعة وصار كجامعة كي طبقاتية كبيت بايس أورده حتى أو كسانة بإحساساتك الناسيوناليستي إحساساتك إنساني خوانوا كشوغن بشتاريكن لو مثلا متوجه قذيبين أو توقع الجمهورية الإسلامية مثل بيت جمهورية الإسلامية ببانية قضايا سا كفشاب والجمهورية الإسلامية بيتو معنا وإذا أقل بيتو أو إذا أحوالي كهوا بيتو معنا تلاش لكن خمان سازمان ندين بياني وزتي وابستي هل أوجو مش ناسيوناليستيا أو بشيوهاي متوال بفهمو أو بشاقوي كل دوای بيتو فعالين شوفوا كوميدي بلا ويتلا بقيش لي أنا بغيت أو إسماعيل بله فهمو ئێمە زۆر تاکید دەکەین لەسەر فعالینی چەپ و کۆمونیست کەسانێک کە ئینسان بۆیان مەحوەرە مەبنایە
ئایا کەسانی سیکولاریش ناتوانن لەم کاتەگۆریە بگونجێنێت لەم بەشەیە کە مەسئلەیان بێت کۆمەلگان نەگەڕێتەوە بەرەو دواوە مەسەلەن بۆ نمونە شەیدپەروەری گیانی ئازیزان بۆ ئێمە مهمن گیانی ئینسان ئێمە خۆمان هەردووکمان پێشمەرگە بووین دەیان ڕفیق و سەدان ڕفیق و ئەزیزمان لەدەست داوە کە هەر ئێستاش لە خەڵەتی خۆمانە ممکنە دڵمان پڕ بێ بۆیان و بگرین بۆیان بەڵام ئێمە نەهاتین بە قەولی فارسیڵێ لە هالەیەکی مقدسە بیان پێچینەوە و قودوسیەت بدەین بە شەهید و شەیدپەروەری بکەین بەڵکو ئازیزانە لە ڕێگەبازێکە گیانیان لەدەستدا بۆ ئینسان بوو ئەمە کارکردێکی سیاسی هەیە دەستاوەردێکی سیاسی هەیە ئەم شەیدپەروەریە بە قەول بۆ جەرەیاناتی ناسیۆنالیست یەکێتی پارتیماندی کە گەیشتن بە مەقام و مەنزەلەتی خۆیان و خانەوادەی شەید من لە کتێبی ئۆقیانوسێک تاوان خوێنمەوە ژنی پێشمەرگەیە کە گیانی لەدەستدا بوو بۆ نیو عەدڵ ئارد ناچار بە تەنفرۆشیە بێت متوەجه بووی لە کێش هەر لە ڕفیقەکانی خودی ئەو کەسە یەکێتیەی کە کاتی خۆی هاوسەنگەری براکەی بووە مێردەکەی بووە قسە لەسەر ئەوەیە کە ئەم نەوعە لە شەیدپەروەریە ئەم قودوسیەتدانە بۆ لە بیربردنەوەیش ئەهدافێکی گەورەترە لە ناو مێشکی خەڵکە منەمەوێ بەم مەسئلە بگەین کە ئایا کۆمەڵانی خەڵکی زەحمەتکێش لە کوردستانە ئەتوانن بە تەوقعاتی واقعی خۆیان تەرخکەن و بە ڕێگەیەکی مۆدرن و ئینسانی تر بڕۆین بگەین بەو شتە یان نا بەڵێ بڵانە من کامڵەن لە تەک تەوزیحاتەکە ئێوە هەم ئەو ژێردە کە تۆ باسی دەکەیت من تا خەتاب ئەسلیەکەماندا تۆخۆ ئەسلیەکە لە فعالین بێسا چەپ و کۆمونیستە چەپ و کۆمونیستی کە لەو جامعە وجودی ئەزبێنن بە بنا تۆ مەسەن گەرەکتە وەختی ماڵێ بکەیتەوە بنەڕەتەکەی کەی نەکەیت وانشە بتەوی وای یا نا ئەوەختە پێشەوانی جامعەیەک لەو جامعە وجودی کە وتمان کۆمونیستی و چەپ جنبشەکەی منبووسە شناسشەوە من و توی کە بەنوان بێستا لە سازمانێکی کۆمونیستیا بووینەوە سەدەما بۆ دەفاع لە کوردایەتی نەبوو بۆ دەفاع لە ئازادی بەرابەری و بەئێسڵا متاقەکردن بە ئێسڵا حاکمیەت تودەی مردم بوو لەو جامعە دفاع لە حقوق ئیجتیماعی ئینسانەکان بوو کە ئەمە لە کوردستانە منبووسە حکوومەتی پێی ئەعتراف بکات جنبش ناسیۆنالیستی کورد بەرنامەی هەست بەڵام ئێمەش جنبش کۆمونیستی و چەپ و ئەشێ ئەو هەستە ئەسلیەکەی ئەو فعالین ئەسلیە یا بە قۆڵی وەر مەسەلەن ئەو چالاکەوانگەلا ئەمە فعالین ئەسلیە کە ئەمانە متشەکل بن سازمان بێن باشە ئەو ئانا پەرچەمێک کە هێن هەڵبدەن چەتری هەڵبدەن ئینسانهای سکولار بەرابەری تەڵەب ئازادیخوا پێشرە و لەو جامعە فرست ئەوانی بەدڵ خۆیان نابێنن ئەوان ئەگەر ببینین چەتری وجودی هەست چەتری وجودی هەست کە دفاع لە بەرابەری ئینسانەکە دفاع لە سکولاریزم و مۆدرنیزمەکە لەو جامعە دوایەتۆ بە شوێن مادیەت پێدان بە سنەتای ئەقەمماندەی ئیجتیماعی ئەسە حەجەریە و نییە لەو جامعە قەتعاً تێنەژێت ئەو چەترکە کۆمونیست و چەپەکان هەڵیان داگا ئەمە نیشانی داگا مەسەن تۆ تەواشاکە لە جامعەی کوردستانە کە وەختێ کەینکەین مەوەقەیە ژنان کە وێسڵا نەک تەنیا کە مەسن وەکو جنبشەکەی کە بالفعلا باشە بالقووەت کرد هاتگە زەمەیان لە کل لە وێسڵا فرازنەشی بگەل اعتراضات عەلەی مەوجودیەت جمهوری ئیسلامی ژنان پێشڕەو بوون پێشگام بوون لەو جامعە ئەمە وجودی هەست و ئەشێ تەلاشکە بەڵام تا بێسا بنێڵەتە ئەسلیەکەی هەستە ئەسلیەکەی متشەکڵ نەوێت بەوە نەگات کە ئەشی متشەکڵ بێت سازمان بێت سازمانیاتۆ هەدفەم چی لە تەقابڵ ئەو بۆ چوونە ئەقەمماندەی قەومی مەسەبیەوە کە ژێر لەوای کە بێسڵا مەسەلەی شەیدپەروەریاکەی نیەست ئەو وەختە ئینسانی سکولار و موجزن و شەریفەکەیش کە دڵی بۆ ئازادی بەرابەری لێدات چەت لێ نەبینێت نایتە ژێری کە بێسڵای نەکرێت بەداخەوە کاتی بەرنامەکەمان تەواو بوو امیدوارم بە ئێستا ئەم تەوەقع لە جنبش کۆمونیستی و چەپ هەمانە
ئەوە تلاشی بکەن خۆیان ڕێ بخەن و بەحسەوەنێ کە بزانن ئەشێ ئەو جنبشە کە ئەو خۆی سازمانداگە سازمان یافتە وادار بە عەقەمنشینیکەی وە سکولاریزم مجرد لە جەماعەت بتوانێت دەست بەڵا پەیاکاتن. مەمنون بۆی بە شەوەتان ناسیم ناقات. زۆر سپاس دەکەم. بینەرانی عەزیز مەمنون لەوەی کە تا ئێستا لەگەڵمان بوون.